بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان کارمەندانی تەندروستی و هێزە ئەمنیەکانی کردا یەک سەنگەری بەرگریەوە دژ بەو ڤایرۆسە. بەڕێوەبەری پۆلیسی کۆیە ڕایدەگەیەنێت لە پێناو سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان بێوچان بەردەوامن لە ئەرک و فەرمان. دیارە هاوڵاتیانی خۆشەویست هاوکارێکی باشن سەبارەت بەو ڕێنمایانەی کە لە وەزارەتەوە هاتە خوارەوە هەم وەزارەتی ناوخۆم وەزارەتی تەندروستی هاوکاریەکی باشمان دەکەن. هێزەکان بە شێوەیەکی ڕێک و پێک دابەش کراون لە ناو شار سەرجەم هێزەکانی ناوخۆ لەگەڵ برایانی ئاسایش هەر شوێنە و بەڕێوەبەرایەتیەک سپێردراوە. ئێستا سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی کۆیە هێزەکانی ناوخۆ لە ئەرک و واجبدان. ئیدارەی نەخۆشخانەی شەهید دکتۆر خالی دوێڕای سوپاسگوزاریان بۆ هاوڵاتیانی شارەکە لا بەرامبەر جێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان ڕۆڵی هێزەکانی ئاسایش و پۆلیسی ناوخۆ بەرز دەنرخێنن. جێبەجێکردنی ڕێنمایەکان لە شاری کۆیە و دەوروبەری ڕێنمایەکان تا ئێستا زۆر بەباشی جێبەجێ کراون. هاوڵاتیان بەپیر باگەوازی ڕاگەاندکارانەوە هاتوون و ڕێنمایەکان زۆر باشی جێبەجێ کرا و ئێمە بەردەوام هاوکاری و پەیوەندیمان هەبووە لەگەڵ بەڕێز قایمقامی کۆیە و بەڕێز دەستگا ئەمنیەکان هەر لە ئاسایش و پۆلیسەوە ڕێکاری تەواو یاسایی تەندروستی گیراوەتە بەر سەرجەم ڕێگا سەرچەکانی ناو شاری کۆیە هاتوچۆی لە ڕاگیراوە و هاتوچۆی هاوڵاتیان لە ناو شاردان زۆر بە کەمی دەبیرێت ئیلاگەر بۆ حاڵەتێکی پێویست هاوڵاتیان بێنە دەرەوە دەنالماڵەکانی خۆیان کارنتیان کردو نانە دەرەوە. ڕۆژانە ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆڤید-19 لە سەرانسەری جیهان بە ڕێژەیەکی بەرچاو لە بەرزبوونەوەدایە. لە عێراق و هەرێمی کوردستانیش سەرڕای ئامادەکاری پێشوەخت و بڵاوکردنەوەی ڕێنماییە تەندروستیەکان ژمارەکان زیاد دەکەن. لە قەزای کۆیەوە کاروان ناسم، گەلی کوردستان.